سڵاتان لەبێت بینەرانی کورسان نیوز من هاوڕۆتۆفیقم لە خێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێدەنێتە قۆناغێکی سیاسی گفتوگۆ و دانوستانی جددیەوە لە نێوان ئەو لایەنانەی کە لە ڕابردوو ڕکاببەری سەرسەختی یەکبوون و هەمیشە بەرکەوتنی تون لە نێوانیانە هەبوو. لە ئێستادا ئەمڕۆ گەورەترین و گرنگترین کۆبوونەوە کە وای ناوبرێت لە نێوان هەرێک لە ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران لە سەڵتەنەی عومان لە مەسقەت بەڕێوەچوو. کۆبوونەوەکە بەوتەی عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران کۆبوونەوەی ئێرێنی بووە. ڕاستە کۆبوونەوەکە کوردخایان بووە و دوای کۆبوونەوەکەش کە هاتوونەتە دەرەوە لەگەڵ نوێنەری ئەمریکا ڕاستەخۆ یەکتریان بینیوە، هەندێک قسەیان کردو و گفتوگۆیان کردووە. پێشتریش کۆبوونەوەی ناڕاستەوخۆ بووە چونکە ئێران داوای کۆبوونەوەی ناڕاستەخۆیە کرد. ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتۆتە بەر گۆڕانکاریشی دیکەی نوێ لە دوای ئەوەی ئەگەر ئەمریکا و ئێران لەسەر بابەتی چەکی ئەتۆمی و وێزگە ئەتۆمیەکانی ئێران ڕێک بکەون، ناوچەکە بەرە و ئاشتی و ئارامی و گۆڕانکاریشی گەورە ئاڕۆ. لەلای ئەگەرانەکە قازانجەکەن، لەلایەشی دیکەش ئەمریکا و هاوپەیمانەکانی کە ئیسرائیل و زۆربەی وڵاتانی کەنداوە. طبعاً ئەم گۆڕانکاریانە کە دێتە پێشەوە گۆڕانکاری دیکەی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوین دێنێتە ئاراوە. ئێمە ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەو بابەتانی کە هەیە و پەیوەستە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ئێران و ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە و عێراقیش و ئینجا کورد ئەکەوێتە کوێی ئەم هەموو هاوکێشە گەورە سیاسیانی کە دەگوزارێت، چونکە کوردی ژەسە تا ڕادەیەک یعنی ئیعتیبار بۆ کراوە و لە هەندێک لە کۆڕە نێودەوڵەتی و دانیشتە نێودەوڵەتیەکانە گفتوگۆی لەگەڵەکێت. ئەم شەو زۆر بەڕێز بیریار و سیاسەتمەدار بەڕێز فەریدە سەرد میوانی بەرنامەی پانۆرامایە. بەخێر بی کاک فەریدە، هیوای تەندروستێکی باشە بووە. حەزەکەم جارێ بەگشتی لەسەر کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگویە بکەین. ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادەیەک لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و لە دوای ئارامبوونەوەی سووریا و نەمانی تا ڕادەیەک حیزبوڵڵا کە بەلاوازی و هەروەها حەماسیش بەلاوازی، یعنی هەستەکەین گۆڕانکاری گاتۆتە ئاراوە تا ڕادەیەک بەرەو ئارامی و سەقامگیریەکی سیاسی ڕۆ. خوێنەوەت بۆ دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە کاک فەرید؟ خۆی لە ڕاستیدا وایە ناوچەکە بەرەو گۆڕانکاریەک ئەڕوات، بەڵام ئەبێت حسابی ئەوە بکەین ئێستا ئێمە سەیری ئێستای ناوچەکە ئەەکەین ناوچەیەکی گەڕگرتووە، کێشەی زۆرە، کێشەکانی چارەسەر نەکراوە، ڕژێمی هەبووە، بەهێز بووە، ڕووخاوە، حزب هەبووە، دەسەڵاتدار بووە، نەماوە یاخود لاواز بووە. هەندێک دەوڵەت ڕەنگە سیاسەتی توندڕەوانەی هەبوو بێت، ئێستا پێداچوونەوەیەک بەم مەسەلانە ئەکات. شت زۆر گۆڕاوە لە ناوچەکە. ئەم ناوچەیە هەموو جار ئەبێت بە جۆرە سەیری بکەن کە دڵی جیهانە، ئەوەی کە لێرە ڕوو ئەدات کاریگەری باش و خراپی بەسەر هەموو جیهانە هەیە. هەر و ئستعماری ئەوروپی و پێڵێن ئستعماری ئەوروپی لێرەوە دەستی پێکرد و کاتێک هاتنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پارچە پارچەیان کرد و چەند دەوڵەتێکیان دروست کرد. لەبەرەوە بەدڵنیایەوە ئەمە ناوچەیەکی زۆر زیندووە، زۆر گرنگە بەنسبەت ڕۆژ ئاوە، جیهانی ڕۆژ ئاوە هەمووی، یان بە ئەوروپا و بە ئەمریکاوە. وڵای وەسفێکی جوان کاڵی دڵی جیهانە فعلا ئەگەر ئەم دڵە یعنی هەر خەلەلێکی تیابێەوە تا کاردانەوە بەسەر هەموو جیهان بە ئەوروپا و بە ئەمریکا و بە ئوسترالیا، ینی هەموو قارەکانی دیکەی دەوروبەری. کەواتە ئەم دڵە کاتێک کە بەم شێوازەیانی ئەگەر لە هەموو لایەکەوە چۆنەڵی فشاری بخرێتە سەر دوجار بەرگە ناگرێت. بینی مام فشارەکانی ڕابردوو بۆ نمونە ینی ئێران با بینە سەر ڕۆڵی ئێران لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناویندا ئێران بە تایبەتی ینی مەدێکی شیعی دروست کرده بوو و هیلالێکی شیعی دروست کرد بوو کە زۆرێک لە مەلەفاستیارەکان بەدەزێرانەوە و لە دانوسانەکانە ئێران براوی یەکەم بوو هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ لە مەیدانەکانی جەنگ لە یەکلایکردنەوەی کێشەکان لە سووریا، لە عێراق، لە لوبنان و تا ڕادەیەک بەرەنگاریەکی سەرسەختی ئیسرائیلیش بوو. بەڵام لە دوای 7 ئۆکتۆبەر ئەم هاوکێشە بە تەواوەتی پێچەوانە بوو کاک فەرید. ئێستا توانین بڵین فشارەکان لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کەمبوونەوە چووە و ئەو گفتوگویانی کە ئەم ڕۆژە بوو ئێران و ئەمریکا پێ دوایە ئەمە قۆناغێکی نوێ و ژیانەوەیکی سیاسی نوێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناویندا. بڵێ خۆی قۆناغەکە دەستی پێ کرد، یعنی قۆناغەکە بە ئارەزووی کەس نەبووە، یعنی 7 ئۆکتۆبەر کە ڕوویدا پرس بە کەس نەکرابوو
و ئەمە هەڵەیەکی گەورە بوو کە حەماس کردی هەم وڵاتەکەی تووشی جێرمە و کێشەیەکی گەورە کرد هەم فەڵەستینیەکانی خستە تنگانەوە هەم ناوچەکەشی بەرەو ئاڵۆزیەکی زۆر گەورە برد ئەمە پەیوەندیمان بە مەسەلەیەوە نییە بەڵام ئەمە لەو ڕووداوە دەست پێ ئەکات لایەنەکانی تر کە ویستویانە هەندێک گۆڕانکاری بکەن 7 ئۆکتۆبەریان قۆستۆتەوە بۆ زۆر شت لەوانە ئیسرائیل تا ئەو کاتە زۆر هەمیشە ترسی لەوەی هەبوو کە هێڕش بکاتە سەر غەزە ئەیزانی ژمارەی کوژراوی زۆرە بێت و ڕەنگە شەڕەکەش زۆر بخایێنێت بەڵام لە 7 ئۆکتۆبرەوە ناچار کراکە دەست نەپارێزێت و هەموو شتێک بکات جاران بۆ نمونە باس لەوە ئەکرا کە ئێران چەندین گروپی دروست کردووە کە ئەمانە هەمویان بە تەوجیهاتی ئێرانی کارەکەن ئێستا ئێرانی ئێستا تا ڕادەیەک بە بەراورد لەگەڵەوەی پێش 7 ئۆکتۆبەر جیاوازە چونکە ئێران هەر بەهێزی خۆی ماوە لەسەر خاچی خۆی بەڵام لە دەرەوەی خاچی خۆی لاواز بووە حزب الله هەبوو زۆر کار هەبوو ئێرانیەکان اعتمادیان کردبووە سەر حزب الله حاشد هەبوو ڕەنگە هەندێک لاسەنگجیەکەی کەم کرد بێتەوە لە ڕێگای حوسیەکانەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە حوسیەکان موقع جیوستراتیجەکەیان گرنگە کە کارێکی وای کردووە کە ئەمە بتوانین کاریگەری زۆر گەورە لەسەر مەسەلەکان بەجێ بێڵێن هاوکێشەی هێزی ئێران هەرماوە لە ناوچەکە بەوەی ئەوە هەر هەیە وەکو باسم کرد فاکتەرە تازەکە تەنها حوسیەکانە مەسەلەی حوسیەکانیش جگە لەوەی کە ئەکرێت هەر دەوڵەتێک بە هێرشی زەمینی پەلاماری یەمەن بات بەڵام هێرشی زەمینی کاتی خۆی جەمال عەبدولناسر یەکەم کەس بوو کە شەڕی لەگەڵ حوسیەکان کرد و تێکشکە و ناچار بوو ڕاکات لەوێ دەوڵەتی عوسمانی زۆر بە زەحمەت توانی بووی یەمن کۆنتڕۆڵ بکات و هەمیشە حوسیەکان دژیان بوون لەبەرەوە تەنانەت ئەمریکاش ئەگەر هێرشی زەمینی بکات بۆ ئەوێ بە دڵنیایەوە تێوە ئەگلێ وەکو چۆن تێوەگلا لە ڤێتنام کە ڤێتنام دەوڵەتێکی زۆر بچووک بوو و گەلێکی زۆر هەژار بوو و هێزێکی زۆر گەورەشی نەبوو بەڵام توانیان بەرگە بگرون لە کۆتاییدا ئەمریکا ئەوەی بەجێهێشت ئەمە حوسیەکانیش بە هەمان شێوە بەڵام سەردەمی عەلی عەبدوڵڵا ساڵح ینی باش ڕایگرت بۆ وڵاتەوە توانی بی کۆنتڕۆڵی حوسیەکان بکات بەس ڕاستە لەو کاتەیە دوو یەمەن بووە دواتر یەکیان گرتەوە بەڵام توانی بوو ینی هاوکێشەکە چۆنەڵی بە پشتیوانی وڵاتانی کەندا و ڕابگرێت چکە ئەزانین لەو سەردەمەیانی شەڕێکی درێژخایەنی ئێران عێراق بوو تا ڕادەیەک ئەو لاوازەیە کە ئێستا بۆ ئێرانی بینین لە دەرەوە نەک لە ناوخۆ لەو سەردەمەشا هەبوو ئێستا دەمەوێت ئەوە پرسم ینی ئێرانی ئێستا بۆ ناوخۆی خۆی بەهێزە بەڵام بۆ دەرەوە لاوازە ئەم لاوازیە کاریگەری هەیە بۆ سەر جوڵە دیبلۆماسی و سەربازی و سیاسیەکانی ئێران لە دەرەوەش لەسەر مەسەلە جوڵە دیبلۆماسیەکان بە دڵنیایەوە یعنی جانان ئێران ئەیتوانی بۆ نمونە ڕووداوێکی گەورە دروست بکات لە لوبنان ڕەنگە ئێستا زۆر زەحمەت بێت جگە لەوەی کە حزب الله لاواز بووە ئێستا هەڵوێستی یاخود تێڕوانینی لوبنانیەکانیش بۆ حزب الله هەر گۆڕاوە یعنی ئەمان نانەوێت لە ڕێگای یەک حزبەوە حکوومەت پەک بخرێت سەرۆکی کۆمار وەکو جاران هەڵ نەبژێردرێ هەمیشە کێشە لەگەڵ ئیسرائیلا هەبێت و هەمیشە فڕۆکە ئیسرائیلیەکان بێن گەڕەکەکانی بەیروتی باشوور بەیروتی باشوور و باشووری لوبنان بردومان بکەن ئەمان ئێستا حزب الله چونکە لاواز بۆ لوبنانیەکان قسە ئەکەن و حزب اللهش نایەوێت بەرپەرسیان باتەوەیان کێشە نییە لەسەرەوەی کە ئەوانە قسە ئەکەن یان نا بەڵام توانای جارانی نەماوە ینی کەسی یەکەمیان کە لە ناوچوو بەشێکی زۆری حەزبەکەش لاواز بوو لەگەڵیا ئەمەش نیشانی ئادات کە لە سیاسەتە زۆر جار کەسێکی دیاریکرا و کاریگەری زۆر گەورەتری ئەبێت لە قۆناغێکی دیاریکراودا مردنەکە مردنی یەک کەس نەبوو یەک کەس یەکێشکە جێ ئەگرێت خۆ ئێستا نەسڵڵا یەکێشکە جێگرتوتەوە بەڵام قەت نابێتە نەسڵڵای جاران هەر هاوکێشەکەش گۆڕاوە سیاسەتە نێودەوڵەتێکەش گۆڕاوە بەرامبەر بە هەم لوبنان و حیزب الله هەم ینی ئەو لاوازەی کە حەماسی ژیانی بۆی دروست بوو لە کەرتی غەزە ڕاستە ینی ئاهێکی بەبەرا هاتەوە بۆی ئەو ڕێکەوتنە ئەو ئاگربەسەی کە هەبوو بەڵام تا ئێستا جارێککە فشارەکانی ئیسرائیل زیاتر بووە بابینە سەر دانیشتەکانی ینی ئەمریکا و ئێران بە درێژایی مێژووی ئەم دوو وڵاتە
بە دیاریکراوی لە ماوەکانی ساڵانی ڕابردوو ئێمە بینیمان ینی ئێران لەگەڵ وڵاتانی 5 زائید یەک ئەنج ئەمریکا ینی گفتوگۆیانەکرد لەسەر بابەتی ئەتۆمی ئەو وڵاتە کە هەم کۆمەلگای نێودەوڵەتی هەم ئەمریکاش نەیەخواست ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆم. بەڵام هەمیشە ئێران ینی هاواریە کرد کە ئێمە ئەم بابەتەمان بۆ بابەتی سلمی دەوێت بۆ بابەتی ئاشتی بەکاری دێنین. ئەوەی کێسە هەیە گفتوگۆیەکی دیکەی ئەتۆمیە لە نێوان ئێران و ئەمریکا. پێ دوایە ئەم قۆناغە لە گفتوگۆ ئێران هەر ئەو بەو بەهێزی کە جەناب داماژت پێدا دەچێتە ناو گفتوگۆ و دانووسانەکان و خود نەخێر ئێران ڕایگەیانوەڵە ئێمە لە قووەتەوە دەچینە نێو گفتوگۆکانانە و هیچ شتێکیش بەسەر خۆمانە ناتوانین سەپێنین. بەڵێ ئەوەی کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە یان لەم دانوستانانە ئەوەی کە ئێستا دەستی پێ کردووە ئێران لە پێگەیەکی لاوازەوە ناچێت یان تۆ لە هەموو حاڵەتێکدا ئەبێت ئەوەمان لەبەر چاو بێت کە ڕێککەوتنێک هەبوو لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێران سەبارەت بەم پرۆژە ئەتۆمیە کە ئێران هەیەی و ئەوەی کە هەڵی وەشاندە و ئێرانیەکان نەبوون ئێرانەکە ڕازی بوون بە پاوەندی بوون یان هەموو جار ئەوەی ئاژانسی نێودەوڵەتی مانجی جارێک دوجار ئاهات سەرپەرشتی پرۆژەکەی ئەکرد و راپۆرتی خۆی ئەنووسی و هیچ کێشەیەک نەبوو ئەمە ترامپ بوو کە هەڵی وەشاندەوە و ترامپ ئێستا لەم دانیشتێنانە وتویەتی ئێمە یان ئەوە پەیامەکەی ئەوانە ئێمە ئامادەین بۆ ڕێککەوتنێکی تازە لەسەر ئەم پرۆژە ئەتۆمیە لەگەڵ ئێران ئەمە پەیامی ئەمریکیەکان بوون لەم دانیشتانە و پێش ئەوەش ئێرانیەکانش لە توێژە زۆر دینامیچین یان هەر پێش ئەوە هیچ لێدوانێکی توندیان نەدابوو یان بۆ نمونە هەر لەو ڕێککەوتن لەو وتارێک ڕۆژی سێشەمە بڵاو کراوێت لە واشنگتن باس عراقچی بڵێ ئەمە لەوێ ئەڵێت ئەمە فرسەتێکە بۆ ئێمە زۆرمان پێخۆشەکە لەگەڵ ئەمریکیەکان دابنیشین دیپلۆماسی وتارە بڵێ لەگەڵیان دابنیشین دەمیان تاقیب بکەینەوە بزانین تێڕوانینیان چۆنە و ئەوانیش دەمی ئێمە تاقیب بکەنەوە بزانین تێڕوانینمان چۆنە لەبەرەوە ئەو لە بردننی دانوستانی ڕاستە و خۆڕوو بەڕوو ئەمە ئەمریکیەکان زۆر پێویستیان پێنی ڕەنگە ئێران پێویستی پێبێت بۆ درێژکردنەوەی ماوەی دانیشتنەکان یان بۆ نمونە ئەمڕۆ ئایان توانی باسی زۆر شت بکەم بەڵام ئەمە لە ژوورێک دانیشت و ئەوی تریشان لە ژوورێک و وەزیری عومانیش جارێک ئەچێتە ئەوێ قسەی ئەو ئەباتە ئەوێ و ینی زۆر درێژە ئەچێشە وڵای حەزەکەم لەسەر ئەمە ینی بۆستین و پرسیارە بکەم مەبەستە ئەوەی ئێرانەکان ینی خۆیان چکە ئێران چەند جارێکەڵێ ئێمە گفتوگۆی ناڕاستە خۆکین ڕاستە خۆمان ناوێت تەنانەت ینی پێش ئەم گفتوگویانی ئەمڕۆ قسەکە ئەوە بوو کە ینی ترامپ و ئەمریکا پاشگەز بوونەوە نایەنەوە بێنە ئەم گفتوگۆ ناڕاستەخۆێت تەنها ئەگەر گفتوگۆکان ڕاستەخۆ نەبێت و دانووسانەکان ڕاستەخۆ نەبێت هۆکاری ئەوەی کە ئێران دایمە گفتوگۆی ناڕاستەخۆ لەگەڵ ئەمریکا هەڵەبژێرێت بۆ مراوەغەکردنە بەکات یان چیکەیە کاکفەری من باسی ئەم جارە ئەەکەم ئەوە جاری پێشوانە بوو ئەو جاری پێشوو ئەمریکا هەندێک تێبینی هەبوو لەسەر ئەو ڕێککەوتنە بەڵام ئەم جارەیان کە تۆ توێژ بکەیت لەگەڵ لایەنێک و ڕوو بەڕوو دانەنیشی و یەکێک قسەکانی تۆ بات و قسەی ئەو بێنێت بە دڵنیایەوە تۆ ئەبێت 5 سەعات دابنیشی نەک سەعاتێک کاتی زیاتر ئێمە کاتی تری ئەوێت ئەنجا ئەمانیش مەبەستیان ئەوەیە کە یەکەم جار ئێستا ئەمە دەمی ئەمریکیەکانیان تاقی کردوتەوە چۆن سەیری مەسەلاکان و خاڵی سەرەکی هەردوو لە کە هاتوونەتە دەرەوتوانە ئێمە ڕازین بەم دانیشتنە دانیشتێکی باشە و ڕێ خۆشەکات و دانیشتێکی تر ئەمە خاڵێکی ئیجابیە خاڵی تریش ئەوەیە کە ئێرانیەکان یان ئەمریکیەکان پەیامەکەیان ئەوەیە کە ئێمە ئامادەین ڕێککەوتنێکی تر بکەین و ئەمە داوای ئێرانیەکان بوو کاتی ئێرانیەکان داوای زیندووکردنەوەی ڕێککەوتنەکەی پێشویان کە ترامپ خۆی هەڵی وەشاندۆتەوە خۆی مشکلەکەی ئەمریکا لێرەداوە یعنی لە لێدوانەکانە ڕاستە ئەڵێن ئێمە ڕێککەوتنێکمانەوێت لەگەڵ ئێرانە بەڵام چۆن ڕێککەوتنێک ئەڵێ ترامپ نەیشاردۆتەوە ئەڵێ ئێرانێکمانەوێ ینی خاڵی بێت لە چەشی ئەتۆمی خاڵی بێت لە بابەتی ئەتۆمی و ئاشتی و خۆشگوزەرانیمانەڵێ بۆ خەڵکەکەیەوێ کەواتە ئەم ڕێککەوتنانەش ینی بە تەواوەتی داماڵراوە لەوەی کە بابەتی ئەتۆمی ئێران ببێتە میحوەرێک کە لە داهاتوودا ئێران خاوەنی ئەتۆم بێت
کەواتە تۆزێ قورسی ناکە دانوستانەکان باخۆی ئەمە یەکێکە لە خاڵە سەرەکیەکان یعنی ئەمە یەکێکە لەوەی کە کێشەکە زۆر ئاڵۆزەکات بەڵام ئێمە ئەبێت مەسەلەکە تۆزێک فراوانکەین یعنی بەرژەوەندی هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوەدایە کە ئەم ناوچێ بێچەکی ئەتۆمی بێت پەیوەندیمان بە ئیسرائیل و عێراق و ئەمریکا و مصر و ئەوانە نییە بەڵام ئەم ناوچەیە کە چەکی ئەتۆمیتیانە بێت لە بەرژەوەندی هەموو گەلانی ناوچەکەیە ئەکرێت یعنی بەرامبەر بەوەی کە ئێران ئەگەر واز بێنێت لە پرۆژە عسکەریەکەی دروستکردنی بۆمبی ئەتۆم قەرەبوو بکرێتەوە بە شتێکی تر بەڵام دیسان ئەبێت لێرە مەسەلەی ئیسرائیل دێتە پێش بۆ لە ناوچەکە تەنها ئیسرائیل ئەبێت چەکی ئەتۆمی هەبێت ئەوەیە مەسەلەکە یعنی بۆ ئەو حەقی هەیە لە کاتێکە ئێران 3000 ساڵە دەوڵەتە شارستانێتیشی هەیە ئیسرائیل هەمووی لە سەرەتای ئەم سەدەیە دروست بۆ بۆچی ڕێگای پێدراوە و ئێستا شەر هەیەتی ئەخ تۆ پێدوانی ینی ئیسرائیل بچووکردنەوەیشی ئەمریکایە لە ناوچەکەدا و کۆنتترۆلی ناوچەکە کە بەدەست ئیسرائیلەوەی کەواتانی بەدەست ئەمریکاەوە خۆمە لە ساڵ هێشتاکانە بینیمان ینی عێراق بە چ دەردێک برا کە خاوەنی چەند ویزگەیشی ئەتۆمی بوو کە ئیسرائیل خۆی بردومانی کرد لە ساڵی 2023 ینی بینیمان کە چۆن لیبیا بە هەمان شێوە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی و بە فشاری ئیسرائیل ینی بابەتی وێزگا ئەتۆمیەکانی لە ناوبرا و تەنانەت بڕوو بە ڕووی کرایە و تەسیم کرا کە چی دوای لیبیانەر بۆ دەردەبن بۆ ئێرانیش بە هەمان سینناریۆ ناچێت ینی بە هەمان بابەت ناچێت یاخود نەخێر ئێران وەکوی جەنابتەڵەی دەوڵەتێکی خاوەن شارستانی دێرین و عوزمایە و بۆ تەوێت و نەتەوێت ینی ئیسپاد وجودی خۆی کردووە لەسەر ساحی ڕۆژهڵاتی ناوین و ینی پێویستە بەم شێوازە مامەڵە و دانوستانی لەگەڵ بکرێت ڕاستە بەڵام دیسان دێتەوە سەر هەن مەسەلەی ئیسرائیل یعنی ئەو ئەفزەڵیەتێ بۆ ئەدرێت بە ئیسرائیل ئەگەر یان ئێستا تێڕوانینێک هەیە لای ئیسرائیلیەکان ڕەنگە ئەمە بگوێزنەوە بۆ ئەمریکیەکان ئەم ناوچەیە پێویستی بە ڕابەرێک هەیە یعنی بۆ نمونە ڕۆژە لە ڕۆژان لە سەردەمی شەستەکان جەمال عەبدولناسر ڕابەری ئەم ناوچەیە بوو پاش ئەو سەدام ویستی ڕابەرایەتی ئەم ناوچەیە بکات ڕێگەیان پێ نەدرا یعنی کەس نەیتوانی ڕابەرایەتی ئەم ناوچەیە بکات و لە هەموو حاڵەتێکە شکستی هێنا ئێستا ئیسرائیلیەکان تموحی ئەوەیان هەیە کە ئەمان ڕابەرایەتی ناوچەکە بکەن و ئەوان بەرژەوەندەکانی ڕۆژ ئاوا لەوێ بپارێزن بەڵام ناوچەکە قبوڵی ئەوە ناکات یان بەدەست من و تۆ نییە یان ئەمە یەک دووەمیشان کێشە لە نێوان یان چۆن یەکێک ئەتوانێت ببێت بەڕابەری ناوچەکە یان دەوڵەتێک ببێت بەڕابەری ناوچەکە و پەیوەندی لەگەڵ دەوروبەری خۆی گرش بێت پەیوەندی دوژمنانەی هەبێت ئەبێ پێش هەموو شتێک ئەوەی کە ڕابەرە ئەبێت سەرکردەیەکی سەرکەوتوو بێت و دۆستایەتی ناوچەکە بکات ئاشتی بەرقەرارکە ئاشتی دابین بکات نەک ئەو خۆی یەکێک بێت لە هۆکانی ئەوەی کە کێشە و شەڕ و جەنگ و پەلاماردان و ئەوانە دروست ئەبێت لەبەرەوە ئەمە ئەبێت ئیسرائیلیەکان خۆشیان بیر لەوە بکەنەوە کە ئەوان ئەگەر یانوێت بە ئاشتی بژین ئێستا ناوچەکە ئامادەی زۆری تایە کە تەنازولاتی زۆر پێشکەش بکات بەڕامبەر بە ئیسرائیل و کۆتایی بە مەسەلەی فەڵەستینیش بێنن فەڵەستینیەکانیش لەم هەلومەرجەی ئێستادا پێم وایە ئەو دوو پارچەی کە هەیەە بکرێت بە دەوڵەت کۆتاییان پێدێت یعنی هیچ کێشەیەکیان نامێنێت و ئەکرێ ئەم دەوڵەتە دەوڵەتێکی لە چەک دامەڵدراویش بێت ئەگەر مەسەلەکە بۆ فەڵەستی خۆهروانە بۆ بەڵام ئەو ینی بابەتی غەزە بوو کە بەدەست حەماسەوە بوو نە مەسەلەکە ئەوەیە دەوڵەت ئێستا ئیسرائیل تا ئێستا نەیوت من چەکی ئەتۆمیم هەیە بەڵام وان ناوی ڕۆشتووە چووکە ئەو پرۆژەکەی هەیە خاوەنی چەکی ئەتۆمیە باشە دەوڵەتێک خاوەن چەکی ئەتۆمی بێت بۆ لە دوو پارچەی لاوازی لێک دابڕاو ئەترسێت ئەگەر ببێت بە دەوڵەت کە یەکێکیان ئەوەی پێڵێن زەفەی غەربی ئەوەی تریشیان پێڵێن غەزە یعنی هیچ مەترسی لەسەر ئەوان دروست ناکات بە پێچەوانەوە یان فەڵەستینەکان هەمیشە ئەچوون بۆ ئیسرائیل لەوێ کاریانە کرد و ئەگەڕانەوە شەو ئەگەڕانەوە بە ڕۆژیش ئەچوون لەبەرەوە ئەبێت ئەوانیش تێڕوانینی خۆیان بۆ مەسەلەکان خواستەکانی ئیسرائیل و طموحەکانی ئیسرائیل زۆر لەوە زیاترە کە ینی بۆ نمونە ئێستا باز دەکرێت چونکە ئەو لە سەردانەکەی ناتانیاهۆ بۆ ئەمریکا کە لەگەڵ ترامپ کۆبەوە ینی فشارێکی زۆری کردەوە تایبەتی بابەتی ئێران فشاری کردو ناتانیاهۆ کە چووە ئەم سەردانی ئەخیری هەفتەی پێشوو کە چووە ئەمریکا چۆ لەگە ترامپ کۆبەوە دانیشتێکی هەبوو بابەتی ینی دۆسێ ئەتۆمی ئێران جارێکی دیکە باس کرابوو لەگەڵ ئەمریکایە تەنانەت دەوەی ئەمە زانیاری ینی ڕاگەاندنەکانەکە من ئێستا دێڵم و ناتانیاهۆ بە ترامپی وتبوو ئەگەر بە بابەتی گفتوگۆ دۆسێ ئەتۆمی ئێران یەکلا نەکەنەوە ئیسرائیل ئامادەیە
ینی خۆی هەستێ بە بردومانکردنی وێزگا ئەتۆمیەکانی ئێران و قسەکەش ئەوەیە ینی تا ڕادەیەک ترامپ خەری بۆ قەنەعەتکا بەم بابەتە بەڵام جارێکی دیکە گەڕاوەتەوە بۆ فکری ئاشتی و دانوستاندن و ئەو دانوستانی کە ئەمڕۆ لە مەسقەت دەستی پێکرده بوو ئێران لە هەموو حاڵەتەکانە کاکفەرید ینی بابەتی دانوستان و بابەتی ڕێکەوتنیەوێ ئەوروپاش بە هەمان شێوە ڕاستێسە ئەوروپا ئەو قورساییە و ئەو هەیمەنەتەی نەماوە لە بابەتەکانە تەنها ئەمریکایە ئەمریکاش کە دانوستان و ئاشتی بوێت دوجار کە ئەم دوولایە ڕێگەکەون پێ دوایە ئێران ئەتوانێت ئەو ڕێکەوتنە جارێکی دیکە بقۆزێتەوە لە بەرژەوەندی خۆی و بەهێزکردنەوەی خۆی لە ناوچەکە ئەگەر ئەوان گەیشتن بە ڕێککەوتن چاودێری نێودوڵەتی ئەبێت لەسەر مەسەلەکە یعنی ترامپ خۆی هەڵی کرد کە ڕێککەوتنەکەی هەڵوەشاندەوە ڕێگای بە ئێراندا بگەڕێتەوە سەر چەکە ئەتۆمیەکە کار بکات لەوێ ئێستا ئەگەر ئەمان کەس نازانێت ڕەنگە دروستیان کردوێت و ڕەنگە دروستیانشیان نەکردو بەڵام ئەوان نزیکن لەوەی کە بگەن بە کۆتایی و بتوانن بکەن زۆر کەمی بەڵێ بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئیسرائیلەوە ئەوێت ئێمە شتێکشمان لە بەرچاو بێت یعنی ئێمە ڕاستە زۆر دوورین لە مەسەلەکان یان زۆر پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئیسرائیل تایبەتمەندی خۆی هەیە یان ئەگەر تۆ سەیری نەخشەی ئیسرائیل بکەیت ئیسرائیل لە چاو مەسر لە چاو عێراق لە چاو سووریا وڵاتێککە قوڵای استراتیژی نییە یعنی یەک بۆمبی ئەتۆمی بەربکەوێت هەموو وڵاتەکە لە ناوەچێت کەواتە بۆ ئەم ترسە گەورە ئەوە یەکێکە لە کێشەکان قوڵای استراتیژی نییە ئەوەیە کێشەکان یعنی هەر وڵاتێک قوڵای استراتیژی نەبێت ئەکرێت وڵاتێک بە دوو ڕۆژ سێ ڕۆژ داگیری بکات بەڵام ئێران بە پێچەوانەوە ئێران هیچ وڵاتێک ناتوانێت لەم هەلومەزەی ئێستادا داگیری بکات و هەمووی داگیر بکات چونکە وڵاتێکی قاڕەیەکە بۆ نەگەرەوەش ینی بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە زۆربەی وێزگە ئەتۆمیەکان یەکەوێتە ناوچە جیاوازەکان و هەمووی ناوچەی نهێنیشە خۆیان ئەگەر دوان سیانێکیش بردومام کرێلانی ئیسرائیل خۆ چەندین وزگەی دیکەی مێنێت چەندین ناوچەی دیکەی بەدەستەوە مێنێت بەڵێ بەڵێ ئەو شتانە هەر هەیە ئەنجا ئەوە ئەبێت ئەوەی مەترسی و نیگەرانەکانی ئیسرائیلیش بڕەوێنرێتەوە لەم مەسەلەیە بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەگەر ناوچەکە قازانجی هەمووانەکە چەکی ئەتۆمیتیان نەبێت بەڵام دەوڵەتێک هەیبێ و دەوڵەتێک نەیبێت ئەوە دڵنیایە ناهاوسەنجی دروست ئەبێت و لە هەموو حاڵەتێکدا ڕێ بە هیچ دەوڵەتێک یان ڕێ لێ نەگیرەوە کە ئەتۆم بۆ ئاشتی بەکاربێنێت ئەتۆم ئەکرێت بۆ پزیشکی بەکاربێهێنرێت بۆ دەرمان بەکاربێهێنرێت بۆ پیشەسازی بەکاربێت بۆ کارەبا هەموو یانی هەموو بەشەریەت ئەتوانێت سوود لە ئەتۆم وەربگرێت بەڵام ناوچەکە لەبەر ئەوەی یەکە سیاسیەکانی دش بەیەکن کە دانەیەکیان چەکی ئەتۆمی هەبوو ئەوەی تریشان ئەبێت پیا بکات بۆ هاوسەنجەکە تێک نەچێت ئێستا هاوسەنجەکە تێک چووە ئەوەی کە باڵادەستە ئیسرائیلە ئیسرائیل خۆشی تەنها لە کاتی تنگانەیە چەکی ئەتۆمی بەکاردێنێت لەبەرەوە کە تۆ فشار بۆ ئیسرائیل ببیت بۆ نمونە ئەگەر هێرشی زۆر کرایە سەر و خەریک تەل ئەبێ بگیرێت و ئەوەنە طبعاً بەدڵنیایە و ناچارە هەر ئەو چاکەی هەر ئەوەی بەدەستەوە ئەمێنێت و بەکاریشی دێنێت ئێرانیش ئەگەر وا بێت ئەویش هەروایە لەبەرەوە چاکترین چارەسەر ئەوەیە ئەم ناوچەیە چەکی ئەتۆمی لێ داماڵدرێت و وەکو ناوچەیەکی ئاشتی بەڵام لایەنەکانیش لە یەکە سیاسیەکانیش ئەبێت چارەسەری کێشەکانیان بکەن و هەمووشیاندان بە یەکتریا بنێن و پەیوەندی دیپلۆماسییان لەگەڵ یەکتریدا هەبێت پێ وایە ئەمریکا ئێساوی کە دەیکا ڕاستە بۆ نمونە بە فشاری ئیسرائیلە و بۆ پاراستنی ئیسرائیلە لە ناوچەکەدا بە تایبەتی بابەتی ڕێکەوتن لەگەڵ ئێران و کۆتاییاتن بە دۆسەی ئەتۆمی ئەو وڵاتەوە ئارامکردنەوەی ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام فکرە و بیرروبۆچوون و ئایدیاکانی ینی ترامپ زۆر بیرکردنەوەیشی ئابوووریانە و هەروەها دارایانەی هەیە یعنی دەیەوێت کۆنتترۆلی دنیا بکە ئێستا لە ڕووی دارایی و ئابوووریەوە تا بۆ نمونە ئەو لیستە گومریجەی کە داینا بۆ کۆمەڵی وڵاتەوە تا سیرەکەی گۆمی ئابووری زۆربەی وڵاتی شڵەقاند و تا ینی زۆربەی وڵاتانی تووشی داڕمانێکی ئابووری خراپ کردووە ئەمریکا هێندە مەبەستی ڕێککەوتنە بۆ بەرژۆندی ئابوووریەکانی خۆی پێ دوایە هێندە مەبەستێتی کە ناوچەکەش بە تەواوەتی پارێزراو بێ و هەموو وڵاتانی دیکەش سوود و بەرژەوەندیان پارێزراو بێ یاخود نەخێر خۆی لەسەرەوەی هەموویت بەڵام ئەو هەنگاوانەی ئەم دوایەی ترامپ زیانی زۆری بە ئەمریکاش گەیاندووە یان لە ناو خۆی ئەمریکا ئەگەر سەیری پێش سێ چوار ڕۆژ یان خۆپیشاندانی ملیۆنی کرابوو لەوێ شت زۆر گران بووە ئاستی شتەکان یان نرخ شتەکان زۆر گران بووە بازار هەندێک کۆمپانیا هەیە
زۆر زیانی بەرکەوتووە. دۆلار شکا بەڵێ لەسەر ئاستی جیهان، یعنی ئەمە هەموو زیانە بۆ ئەمریکیەکان. لەبەرەوە ئەمانیش یعنی ئەمریکا هەنگاوێکی ناوە بەرامبەرەکانی هەمویان ئەتوانێت ئەوە بکەن، یعنی هەمویان ئەتوانێت ئەوەکو چۆن ئەم باجی لەسەر گورجی زیاد کردووە لەسەر کاڵاکانی فەڕەنسا و بەریتانیا و سین و ئەو وڵاتان ئەمەش بە هەمان شێوەکەن، یان ئەوانی شەر ڕەدەفعلیان هەیە هەمویان بووی نەنا حەق خۆیانە، ینی خۆی ئەمە هەر لەگەڵ سەرمایهداری ناگونجە. بازاری ئازاد بنەمای سەرمایهداریە، ئێمە بازاری ئازاد نییە، بازاری داخراوە. یعنی ئەم ئەوێت شتەکانی ئەمریکا بچێت بۆ وڵاتێک گومرجی لەسەردا نەنێن، بەڵام ئەو وڵاتە بچێتە ئەوێت ئەو دوو ئەوەندە سێ ئەوەندە گومرجی لەسەردا ئەنێت. ئێوە نەبووە شتیوە، یعنی نابێتە سەرمایهداری و بازرگانی ئازاد. یعنی هەر چەمکە ئابوووریەکەی هەڵەیە، یعنی یەکێک کە لە ئابووریش نەزانێت ئەزانێت ئەم وڵاتە کە تۆ کەرەستەکانی نایڵی بێتە ناو وڵاتەکەت، یاخود ئەیڵی بێت بەڵام بە گومرجێکی زۆرەوە ئەویش بە هەمان شێوە کەرەستەکانی خۆی والێ ئەکات. لە کاتێکە بۆ نمونە بەرهەمی ئەمریکا زۆرە کە ئەچێت بۆ وڵاتان، ئەوەی کە ئەچێت بۆ ئەمریکا کەمترە، لەبەرەوە ئەمریکا لەمەیانە قازانجی ئەکرد، بەڵام کە ئێستا وای کردو ئەمانش باجی ئەخەنە سەر شتەکانی ئەمریکاش نافرۆشرە کاڵەکانی ئەمریکا. ئەمریکا تا ڕادەیەک ڕکابەرێکی سەرسەختیەکە لەگەڵ چین لە بابەتی دارایی ئابووری، بەڵام نەمەوێت هەر ئەم بابەتە ینی ململانەیە و ڕکابەریە سەرسەختی ئەمریکا و چین یعنی بەسینەوە بۆ گفتوگوانی کە هەیە بە تایبەتی ئەم دانوستانانی نێوان ئێران و ئەمریکا. هیچ ڕۆڵێکی ینی چین لەم بابەتەیە ئەبێت یەک و پاڵپشتیەک بۆ ئێران، چکە ئێران زانی هاوپەیمانێکی چینە لە کۆمەڵێک داوەڕوا رووسیاش بە هەمان شێوە. یعنی ئەم وڵاتانە چ جوڵەیەک یاخود چه پاڵپشتیشیانە بێ بۆ ئێران بەجێ ناڵن لە نیوەی ڕێگەکەیە، بەجێڵن بۆ ئەمریکا کە بە ئارەزووی خۆی داواکانی خۆی بەسەراب سەپێنێ بۆ بابەتی ڕێکەوتن. ئەگەر مەسەلەکە گەیشتە ڕادەی ئەوەی کە ئەوان بە هێز و سوپا پشتگیری ئێران بکەن، ئەوە ناکەن نە رووسیا ئەوە کات و نە چینەکەن، بەڵام بۆ فشار خستنە سەر بەڵام بۆ فشار، بەڵام ئەمانە هەردووچیان یعنی جگە لە رووسیا کە پەیوەندیەکی دۆستانەی لەگەڵ ئەمریکا هەیە، چین پەیوەندیەکەی دۆستانە نییە ئێستا لەگەڵ ئەمریکا، ڕکابەریەکی زۆر تند لە نێوانیانە هەیە و پلانەکەی ترامپیش ئەوە بوو کە چین و رووسیای لە بەردەمایە و خۆشی دژی هەردووچیانە، بەڵام دۆستایەتی یەکێکیان ئەکات بۆ ئەوەی دژایەتی ئەوەی تریان بکات، یاریەکە دیارە. ئەو دۆستایەتی کێسە لەگەڵ رووسیایکە لە بابەتی کۆتاییێنان بە جەنگی رووسیا و ئۆکراین، ئەمە بە تەواوەتی لە بەرژەوەندی ئەمریکایە نەک لە بەرژەوەندی رووسیا و بۆ دژایەتیکردنی چینە. خۆی لە ڕاستیدا ئەوەی کە ترامپ ئەیوت هیچیشی یان هیچ تا ئێستا پلانێکی کە ڕایگەیاندووە هیچی سەرکەوتو نەبووە، هەر بۆ نمونە کە ئەیوت من بە 24 ساعت شەڕی ئۆکرانی ڕائەگەینم، ئەو بۆ چەند مانگ لەسەرکارەوە هیچیشی پێ نەکراوە. لەبەرەوە ینی کەسێکە ناتوانانی پێشببینی تێڕوانینەکانی بکەیت، بڕیارەکانی بکەیت، نازانین چێ ئەو شتانی پێڕاگەێنێت کەسێکە ناتوانانی پێشببینی ڕوودا هەڵسو کەوتی بکەیت. ئەنجا ئەمە خراپترین شتە لە سەرکردایەتی لە سەرکردەکان کە تۆ لی تێناگەیت، نازانی چۆن بیرەکاتەوە هەموو شتێکەکات. یعنی بۆ نمونە ئەگەر ئێستا شتەکان بێنیتە بەرچاوت، هیچ شتێک نییە کە ئەو وتبێتی وەکو ئەوەی کە وتوێتی جێبەجێ کراوە. بۆ نمونە لە سەر مەسەڵەی خەزە ئەوت ئەمانە ئەجوێزینەوە و هیچ وڵاتێکی شووتیان نەیان بوو، هەتا مەسر و ئوردون و ئەوانە شووتیانەوە هیچ وەر ناکرێت، وڵاتی خۆمان هەیە و ئەمانش وڵاتی خۆیان هەیە با لەوێ بن، با خۆیان چارەسەری کێشەکەی خۆیان بکەن. ئەمە دوو وڵاتن کە زۆر پێش ئەستونت بە ئەمریکا، ئوردون و مەسر داوایان ڕۆبس کرد، ناتوانن یعنی ناکرێ. ئێستا بۆ نمونە بڵێن ئێمە 20,000 فەڵەستینی دێنیم لە کوردستان، ئێمە بۆ ڕازی بین بێنە وڵاتی ئێمە. یعنی دوایە داواکانی ترامپ تا ڕادەیەک سیر و سەمەرەیە لە ڕووی سیاسی و هەندێک جاریش لە ڕووی ئابووریەوە، نەک هەر سیر و سەمەرێ، یانە وشەیەشتر بەکاربێنی، چونکە یەکێک سیاستمەدار بێت و لە ئابووری و لە سیاسەتی نێودەوڵەتی تێبگات ئەو شتانە ناکات. یان بۆ نمونە سادەترین شت داوا لە مەکسیک ئەکات، کەنداوی مەکسیک هەیە
لەوەتێ هەیە نزیکەی 300 ساڵە پێ ئەڵێن کەنداوی مەکسیک ئەو ئەڵێتە بێ بیگۆڕیت بکەیتە کەنداوی ئەمریکا باش ئەمە کردیە کەنداوی ئەمریکا چی لە ئەمریکا زیادە بێت یان نە باز وەرەگرێت نە هیچ وەرەگرێت هیچ نییە بەڵام ئەو ئەوێت ناوی وا بچێتە مێژووەوە کە کەنداوێکی ناوی کەنداوێکی گۆڕیوە کردوێتە کەنداوی ئەمریکا بەس ئەمە هیچ قازانجی نییە یا داوای ئەوە ئەکات کە ئەمان کاتی خۆی کەناڵی پەنەمایان دروست کردو بە پارە دروستیان کرد و قازانجیشیان کرد و ئەو کەشتیانی بەوێتی ئەپەڕین بازیان ئەدا و ڕاستە کرێکاری ئەمریکی چۆتە ئەوەی لەوێ هەندێکیان لە ڕووداوە گیانیان لەدەستداوە ئەمە لە هەموو شوێنێکە وایە بۆ نمونە ئێمە لێرە پرۆژەیەکمان کۆمپانیایەک دێنین پرۆژەیەکمان بۆ بکات ئەوڵێت من کرێکاری خۆم دێنم کرێکارەکان دێرە ڕەنگە بکەون سەریان بشێ دەستیان بشێ بمرێن ناکرێت پاش 100 ساڵێک بێت بڵێت ئەم پرۆژەیە هی منە ئەم پارەی خۆی وەرگرتووە ئەم پەنەمای دروست کرد و ئیتر کۆتایی هاتوو بوو بەهی ئەو وڵاتە چکە لە خاچی وڵاتەکەیە بابێنە سەر بابەتی عێراق تقریبا وەکو دوا گفتوگۆ و دواتەوەر لە بەرنامەکەیە عێراق ینی ئێستا تقریبا تا ڕادەیەک ئارامێکی سیاسی هەیە و لەم ساڵە بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە چین و لەم گۆڕانکاریانەشی کە لە ناوچەکە ڕوویدا هەر لە سەرەتاوە تا ڕادەیەک عێراق مەترسیە بوو کە پریشکەکەی بەربکەوێت لێرە و لەوێ چکە بە حکمیەوەی کە ئەو هیلالە شیعی ئێران بەم منتیقی شیعەکانی خۆشمان لە عێراق تێپەڕی تا ڕادەیەک ئەمانە کەوتوبوونە بەر شاڵا و ڕەخنەکانی ئەمریکا و ئیسرائیل و تا ئێستا ژیانی مەترسیەکە هەرماوە سەرکردە سیاسی شیعەکان نایشارنەوە عێراق بەهرێمی کوردستانەوە لەم هاوکێشە نوێیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە گوزارێت لەم دانوستانە ئەتۆمیانی ئێران و ئەمریکا کە دەگوزارێت لە ناوچەکەدا و لەو ڕێککەوتنە نوێیانی کە لە داهاتوودا دروستە بێت ئەکەوێتە کوێی هاوکێشەکانەوە لە هەموو حاڵەتێکدا یان بەو شێوە باسی عێراق بکەم کە دۆخی عێراق لە هەموو دەوروبەری خۆی باشترە بە پێچەوانەوە ڕەنگە خەڵک وا تێبگات زۆر خراپە یان تۆ بەراوردی بکە لەگەڵ ئێران ڕەنگە تووشی شەڕ بێت ڕەنگە ئیسرائیل پەلەماری بات ڕەنگە نێڵن نەوتەکەی بفرۆشرێت یانە بە هەمووی مەترسیە بۆ سەر ئێران سەیری سووریا بکە ڕژێمێک ڕۆخاو ڕژێمێک هاتوتە سەرکار و جینۆسایدی عەلەویەکان کراوە و دروزەکان داوای مافیقەکانی خۆیان ئەکەن و ڕژێمەکە سەقامگیر نییە و سووریا ئێستاش هەر لە ژێر سزا نێودەوڵەتیەکاندا ماوە یعنی وەزعی زۆر خراپە ئوردن لەژێر هەڕەشەی ئەوەیە کە فەڵەستینیەکان بجوێزنێ و بچنە ئەوێ و کێشە دروست بێت و باری ئابووری ئوردنیش زۆربەی زۆری پشت ئەستورە بە یارمەتی دەرەچیەکان یعنی هیچ راهاتێکی دیاریکراوی نییە تورکیا ئەمە یەکەم جارە لە مەژووی تورکیا ئەوها خۆپیشاندانی گەورە بێتە ئارا بەو شێوەیە لە ئەستەمبول و لە شوێنەکانی تر و کێشە دروست بێت تەنانەت لە ناو ئەنقەرە و لیرە بەو جۆرەی ئێستا بشتێ یان تۆ کە سەیری بەراوردی هەموو دەوروبەری عێراقەکەیت عێراق لە هەمویان سەقامگیرترە و لەگەڵ هەمووشیان تا ئەندازەیەکی زۆر پەیوەندەکانی زۆر تەندروستە لەبەرەوە پێم وانە تەسیرێکی زۆری بۆ سەر عێراق هەبێت یان ئەم مەسەلەیە ئەوەی مەسەلە ئەتۆمیەکە لە نێوان ئێران و ئەمریکا پەیوەندی بە عێراقەوە نییە بەڵام ئەگەر ناوچەکە سەقامگیر بێ عێراقیش سەقامگیرە بێت بەدڵنیایەوە یان لە هەموو حاڵەتێکدا ئەم ناوچەیە هەموو یەکەکان بە یەکترەوە بەستراو نەتوە یعنی بۆ نمونونەکە ئەگەر ئەوەی سووریا بۆ نمونە کاریگەری لەسەر هەموو ناوچەکە هەبوو هەر جیۆپۆلیتیکی ناوچەکەی گۆڕانی بەسەرداهات یعنی ئەو کاتە ئێران نفوزێکی زۆری لە سووریا هەبوو ئێستا تورکیا نفوزێکی زۆری لەوێ هەیە جاران حزبێکی ئەلمانی لەسەر حکوم بوو ئێستا حزبێکی ئیسلامی توندڕە و کە ئیسرائیلیەکان زۆر نیگەرانن لەو تێڕوانینانێک کە ئەو هەیەی لەبەرەوە گۆڕانی جیۆپۆلیتیکی زۆر گەورە لە ناوچەکەی هاتۆتە ئاراوە ئەمە بەدڵنیایە بە ئاسانی چارەسەر ناکرێت بەڵام کێشەش تا نەگاتە لوتکە بە دڵنیایەوە ڕەنگە هەوڵی چارەسەرکردنی نەدرێت ئێستا بە دڵنیایەوە ئەو کێشانێک کە لە ناوچەکەیە هەیە هەمووی مەترسیدارە لەبەرەوە ترامپ ئەتوانێت بەشێکی چارەسەر بکات بەڵام نەک بە عەقڵیەتی خۆی یان ئەمە ڕاجوێزرێت و ئەمە بداتە ئەوە و ئەمە ناچاری بکات و بەو شێوە بەڵام بە نەخێک دیبلۆماسیەتێکی گونجاو ئەکرێت ڕۆڵێکی زۆر گەورە ببینێت بەتایبەتی کە ترامپ ئومێدی ئەوەی هەیە و گرەی دەرونی ئەوەیە کە ئۆبامە
خەڵاتی نۆبلی وەرگرتووە ئەو وەری نەگرتووە یعنی هەموو شتێکە کات بەس بۆ ئەوەی شتێک بکات ئاشتی بچەسپێنێت خەڵاتی ئاشتی وەربگرێت. زۆر سپاس بۆ بیار و سیاست مەدار کاک فەریدە سەر کە لە بەرنامەی پانۆراما میوانمان بوو دووبارە بەخێر ماندوومان کردی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەشکرایەوە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.